بەناوی خۆی گەورە بەخێر بن سەر چاوەکانم ئێستا ئێمە وەکو چاپخانەی چوارچرا بەخێرهاتنتانەکەین ئەمانەوێت سەبارەت بە چاپ و چاپەمەنی لە کۆن و لە ئێستادا لە شاری سلێمانی خۆشەویست باسێکی گەرم کەن ئینشاءالله پێم وابێت لە هەموو شارەکانی کوردستانە سلێمانی لە پێش هەمویانەوە بووە لە سەرەتای هاتنی چاپخانە بۆ شاری سلێمانی کە پێم وابێت لە سەردەمی مێجەرسۆن هێناوێتی و ئەکرێ 100 ساڵی تێپەڕاندە بێ ئێستا و دواتر پیرەمێرد و کامەرانی و چەند چاپخانەیەکمان هەبووە کە ڕۆڵی زۆر 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 گرنگیان هەبووە لە بەرەو پێشبردننی ئاسی ڕۆشنبیری خەڵکە کە خۆی ئاسی ڕۆشنبیری خەڵک کتێبە کتێبیش بناغەکەی چاپخانەیە کە ئەمە وای کردووە پێم وابێت سلێمانی پێشەنگی هەموو شارەکان بووە قۆناغەکان هەتا ساڵی پێم وابێت هەفتاکان و هەشتاکان کە ئەو کاتە وەزعی سیاسی عێراقی باش نەبووە بۆ کتێب چاپکردنی کوردی بە تایبەتی لەبەرەوە زۆربەی کتێبەکان ناچار بوون بیبن لە بەغا چاپی بکەن وەکو دیوانەکان دیوانی شاعیرانی کورد کە قانع و گۆران و بێکەس ئەوانە من ئاگادار بووم ئەو کاتانە لە بەغا چاپەکرا هۆکاری ڕەنگە هۆکارەکە سیاسی بوو بێ زیاتر ناتوانم بزانم 100% چی بووە بەس من پێم وایە هۆکارەکە سیاسی بووە دوایی بە بۆنەی ئینتیفازە و ئەو شتانە ڕۆڵی چاپخانە زۆر دابەزی تەنانەت دوای لێها ئەو چاپخانەکان گەڕانەوە سەردەمە کۆنەکان گەیشتەوە ڕۆنیۆ و ئۆفسێتی بچووک و تا ساڵی 2000 دواتر چاپخانەکان گەشەیەکی زۆر گەوریان بە خۆیانەوە بینی هەتا ساڵی 2010 و 11 کە لە سلێمانیە چەندین چاپخانەی جوان و چەندین ینی با بڵێن چاپخانەی زۆر گەورە دامەزرا بۆ چاپکردنی کتێب دوای 2014 کە ئەو کاتە داعش هات وەزعی کوردستان و وەزعی ئابووری هەرێمی کوردستان تێک چوو یەکەم شتیش کە با بڵێم لە پێش هەمویانەوە گرتیەوە چاپخانەکان بوو هۆکارێک ئەوە بوو کە خۆی ئابووری کوردستان شکستی هێنا کتێبیش لای خەڵک وەکو شتێکی تر نییە زۆر پێویست نییە لە لای هەندێک کەس پێویستە یانی لای هەندێک کەس زۆر پێویست نییە وەک خواردن و ئەم شتانە نییە ئەمە خاڵی دووەمیان لە دوای 2017 کە ئەو کاتە چاپخانەکانی ئێران هاتنە کوردستان و ئێستا سەرجەم چاپکرا و لە هەرێمی کوردستان ئەچێتە وڵاتی ئێران بە کتێبی تەنانەت کتێبی مەکتەبیشە چووە ئەوێ ئێستا مەلزەمە و کتێبی هەموو کتێبەکان ئەچنە ئێران لە ئێران چاپەکرێن بە زۆری خۆی بمانێ و نەمانەوێ دەستی کار و موادەکان پێداویستەکانی چاپخانە لە ئێران هەرزانترە هەم دەستی کار هەم وەکو با بڵێن زەریبە هەم ئەو باجێکە لە سەریانە هەم کارەبا هەموو شتێک لە ئێران هەرزانترە ئەکرێ بڵێن چاپکردن لە وڵاتی ئێران بە ڕێژەیەکی بەرچاو لە لای خۆمان هەرزانترە ئێمە یەکەم بازرگانی کاغەزی ژمان نییە ئەگەر بەندێک کاغەز بەراوردکەین لە سلێمانی لەگەڵ تارانە تقریبا 7 بۆ 8 دلار لەوێ هەرزانترە تا ئێرە ینی ئەکرێ بڵێن لە 125 هەرزانترە کاغەز لە لای ئێمە ئەمە شوای کردووە لەگەڵ دەستی کار و باجەکات تێکەڵی کەیتەوە بە ڕێژەیەکی بەرچاو کتێب لە لای ئێمە گرانترەکەوێت لە چاوڵاتی ئێرانە خۆی بەداخەوە ئێمە داوامان بەرز کردەوە بە لای جەنابی وەزیر ڕۆشنبیری بە ڕێزیان بڕیاریدا هەر کتێبێک پێویستە لە ڕێی چاپخانەکانەوە ژمارە سپارن و مەڵەتیان پێ بدرێ بەس ئێستا بەداخەوە هەر کتێب فرۆشێک بۆتە چاپخانەیەک هەر کتێبخانەیەک بۆتە چاپخانەیەک هەر شەخصێک بۆتە چاپخانەیەک ژمارەی سپاردن وەرەگرێ و ئەینێرێ بۆ وڵاتی ئێران یا هەر ئەسڵەن ژمارەی سپاردن وەرناگرن لەبەرەوەی ئەوان شوێنێکی ڕسمیان نییە بۆ ئەوەی کە ئیجراعاتیان لەگەڵ بکرێ و ئەوەشی کە ئەچێتە وڵاتی ئێران بێ کۆنتترۆل و بێ سانسۆر و بە هیچ شێوەیەک چاودێری ناکرێت هەرچی ئەبەن چاپیەکەن و ئەیهێنەوە و هیچ کەسێک ڕێگریان لێ ناکات لە 100 چاپخانەکان ئەکرێ بڵم چاپخانەیش لە سلێمانی بە تایبەتی لەبەرەوەی ئێستا لە هەولێر باشترێکە تا سلێمانی بۆ بۆنەی ئەوە قونسوڵگەریەکان و کۆمەڵێک شتە ناوەندە جیهانیەکان لەوێ هەن بەس لە سلێمانیە وەکو هەر پیشەیەکی تر خەریکە ئینقیرازەکە وەکو با بڵێن پەرەمێز ئەو کاتانە پەرەمێز چی وەکو
زۆر شتی تر کە ئینقرازی کردووە چاپخانەش خەریکە ئینقرازەکە ئێمە بۆ خۆمان لە چاپخانەی چوارچرا تا ساڵی 2014 زیاتر لە 30 کەس لەم چاپخانە ئیشیە کرد ئێستا تەنیا 1 نەفەر یا 2 نەفەرە یعنی ڕێژەکە لە 90 دابەزیوە ئێمەش بۆ حکومەت وانیمانە ئیشکەین ڕوتی چاپخانەکەمان گۆڕیوە یعنی لە چاپخانەی ئۆفسێتەوە گۆڕیمان بە دیجیتال بۆ ئەوەی هەردای نەخەین و نەکەوین ئێنا ئێستا لە سلێمانیە ئەکرێ بڵێن لە کۆی 200 بۆ 300 چاپخانە باوەڕ ناکەم 5 چاپخانە 6 چاپخانە لەسەر پێی خۆیان مابن هەمووی داخرا و جیهاز و چاپ ئۆفسێتەکانیان فرۆش بەبەختە دیجیتالی کەس کابرا ناتوانێت بۆ نمونە 100 نوسخە یا 200 نوسخە لە کتێبەکەی ئەوێت ناکرێ بینێرێتە وڵاتی ئێران ئێمە بە دیجیتالەکان 100 نوسخە 200 نوسخەیان بۆکەین 150 نوسخەیان بۆکەن هەندێک جار 50 نوسخەیان بۆ ئەەکەین لەبەر ئەوەی ئیتر ناتوان بینێرنە وڵاتی ئێران ئەمەیان نەوەستاوە تا ڕادەیەک نەوەستاوە بەس ئیتر ئەوەی کە 1000 کتێب یا 500 کتێبی بێ ئەینێرێتی ئێران ڕێگەکانی ئیسە زۆر ئاسانە لە ڕێگەی سوشیال میدیا و هەر پێویست ناکە خۆی بچێت ئەینێرێت و ئەگاتەوە دەستی ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵەکانی 2011 و 2012 و پێشتریش ئەکرێ بڵێن بە بوونی ئەو چەندین چاپخانە یعنی ئەکرێ بڵێم زیاتر بوو ڕقەمەکان زۆر بوون ڕەنگە ئەو ڕقەمە لە ڕۆشنبیری بپرسن باشترە بەڵام جوڵەیەکی زۆری بواری چاپەمەنی لە شاری سلێمانیا هەبوو ڕەنگە بڵێم بە سەدان گۆڤارمان هەبوو ڕۆژنامە هەبوو کتێب زۆر چاپەکرا لە شارەکانی ترەوە هاتن بەهۆی ڕوخانی ئەو ژێرخانەوە بەداخەوە کە ئێمە هاوسنووری شاری سلێمانی زیاتر هاوسنوورە لەگەڵ ئێران ئێستا تر چاپخانەکان بەرەو کۆتایی هاتن ئێمە پێمان خۆش بوو کاتێک کە سلێمانی کرا بە پایتەختی ڕۆشنبیری هیوایەکی جیاوازمان پێی هەبوو بۆ چاپ و بۆ کتێب و بۆ بڵاوکردنەوە و بۆکردنەوەی پێشانگای کتێبەکان بەداخەوە پێشانگای کتێبەکان لە ساڵێکە لە پێشتر چەندین جار ئەکرایەوە ئێستا ساڵی بۆ بە جارێک و ئەویش ئەوەیە کە ئەیبینین هەمومان کە ئەیبینین مامەڵەکردن لەگەڵ کتێبە زۆر قورسە کورد قسەیەکی هەیەڵێ ئەو شتەوەک هێلکەی دەڵەمە وایە بڕوا بکە کتێب وەک هێلکەی دەڵەمە وایە جاری وایە تۆ خەلەلێکی بچووکت هەیە 1000 کتێبت تەلەفە بێ بەهۆی ڕقەمێکەوە کە ڕەنگە ژماری سپارنەکەت بە هەڵە نووسی بێ هەر ئێستا لە بەچوی خۆتان شتێکی واتان بینی کە ئەمانش ڕوو ئەدەن یا جاری وا هەیە ئەو کەسەی کە دیزاینی کتێبەکە ئەکا لە ڕدانانی ڕقەمەکانە هەڵی کردووە یا لە نووسینی سەربەرگەکە هەڵی کردووە ئەمانە زۆر لە ژیانی ئێمە ڕوویا و دووبارە بۆتەوە ئەبێ هەمووش هەڵوەشێتەوە کارە ساتێکی تر کە لە هەمووی خراپترە بۆ چاپخانەکان نەبوونی بازرگانی وەرەقەیە ئێمە بازرگانی وەرەقیشمان نییە ئەوەی کە هەمانە کەسایەتێک خۆی چێ وەرەقەیە نێ و بەمەیلی خۆی تر سعردانێ ئێنا ناکرێت لەگەڵ بەراورد بە لوبناان و ئێران بەندێک لە سلێمانیا 6 بۆ 7 دلار گرانترە نەک لە سلێمانی لە هەولێری شەروە یانی لە کوردستانە 6 دلار بۆ 7 دلار بەندێک کاغز گرانترە خۆی چەنە بەندێک بای 30 دلارە تۆ ئەگەر 7 دلار گرانتر بێ ئەین لە 125 تقریبان گرانترە لە وڵاتانی تر ئەمە شوای کردوکاری چاپخانەکان نەتوانن کێبەرکێ لەگەڵ وڵاتەکانی ترا بکەن ئیناخۆ ئێمە شەتوانین چاپخانی گەورەدا بنێن ئێمە شەتوانین کوالیتی بەرز بکەین بەڵام ناکرێ بەراورد بەو سعرەی کە ئێستا لە ئێرانە ئەکرێ ئێمە ئیش بکەین ئەکرێ بڵێن کە ئێستا لە ئێستادا ساڵانە زیاتر لە 1 ملیۆن کتێب و 2 ملیۆن مەلزەمە ئەچێتە وڵاتی ئێران چاپەکرێ و ئەگەڕێتەوە کە ئەم ئامارە ئامارێکی دەستگاکانە من لامە نەک ئاماری کەسایەتی و خەڵکێکیش کە کتێبە نێرێ ئەوانە وەکو بڵێ زیادەن ئەمەش ئەگەر بکرێت سەدان چاپخانە لە وڵاتی خۆمان ئەخاتە ئیش ئەوان گلەی ئەوە لە ئێمەکەن کە کوالیتیتان لە خوارەوەیە ئێمەش حەقیان پێدەین بەڵام هۆکار چییەکە لە خوارەوەیە هۆکار ئەوەیە کە ئەوە ئیشەکان لە وڵاتی ئێمە ئەچێتە دەرەوە ناتوانانی بەو نرخە منافەسە بکەی تۆش ناچاری چاپخانەکە دابخەی یا بیگۆڕی یا لای ببەی ناتوانانی بچی ئەجهیزەی تازە بێنیت و ئیشی پێ بکەی ئەو ئەجیسانی کە لە کوردستانە هەن ئێستا هی ساڵەکانی نەوەتە هی تقریبا تا کۆتایی تا 2000 ئەمەش منافەسەی ئێرانت پێ ناکرێت کە ئەو بە جیازی 2024 ئیشەکە کوالیتی کتێب لە کتێبی بەرگڕقایە یعنی ئەکرێ بڵێن لەم جۆرە کتێبانە ئێمە لەگەڵ ئێرانە هیچ جیاوازێکمان نییە لەم جۆرە بەرگا هیچ جیاوازێکمان نییە یێتەوە سەرچی ئێمە تەنیا لە کتێبی
بەرگڕق ینی ئالەم جۆرە بەرگا ئێمە لەگەڵ ئێران جیاوازیمان هەیە لێرە بەرگی ڕق گران ئەکەوێت لەبەر ئەوەی ئیشەکە کەمترە ئەچێتە دەرەوە ئەگەر نەچێتە دەرەوە ئەتوانیت ئەوەش بکەی کە نرخەکەی بێنیتە خوارەوە ینی لەبەر ئەوەی پێشتر ئەم مۆدیلە کەمتر بووە لە وڵاتی ئێمە زیاتر کتێب بەم مۆدیلە چاپکراوە بەڵام لە ئێستادا خەڵک زۆرتر خۆی داوەتە ئەم کتێبە بەم مۆدیلە بەرگڕقە ئەمەی شوای کردووە کە زۆرترین شتەکان بچنە دەرەوە ئێمە ئەکرێ بڵێن نەتەوەیەکی 6 ملیۆنین من ئەتوانم ئامار بدەم کە ساڵانە یە زیاتر لە 1 ملیۆن کتێب چاپە بێ کە ئەمە مای خۆشببختیە کە ئێستا بەبوونی سوۆسیال میدیاەوە ڕەنگە کتێب لە هەموو وڵاتان وای لێ هاتبێت خواستێکی وای لەسەر نەبێ لە بەرەوەی هەرچێک کە دەبێتەوە لە ڕێگەی سوۆسیال میدیاەوە بەدەستەکەوێ بەڵام خۆشببختانە لە لای ئێمە هێشتا کتێب حرمەتی ماوە هێشتا کتێب ڕێزی خۆی لە دەست ناوە خەڵک سەردانی کتێبخانەکانەکات ڕەنگە زۆرترین جاران ئەگەر خوێنەرێک هاتە بێ بای 100,000 کتێبی کڕی بێ ڕەنگە ئێستا بای 10,000 5,000 کڕێ ئەمە کاریگەری بووە لەسەر فرۆشتنی کتێب بەڵام هێشتا مای دڵخۆشیە ئەگەر قەیران چارەسەر ببێ کتێبی ژەچێتەوە ئاستی خۆی.